هەر کەسێکە بینم کابرا پەکی کەوتووە یا سیارگە شەحینتیانە لە باتیوی بڕای یارمەتی بدە وەکو مسلمانێک بڕاتە هانایەوە مۆبایلەکەی دەرهێنێ و گاڵتەی پێکە یعنی ئیتر سیارە بێ جلوبەرگ بێ مۆبایلێک بێ هیچ بە کەسەکە بێ تۆ بۆت نییە سوکایەتی پێ بکەیت و سووکی بکەیت لە پێشاوی خەڵکە کابرا سیاری کڕیوە لە باتیوی من پیرۆزبایی لێ بکەم پێم خۆش بێ بڕۆم سوکایەتی پێ بکەم ئەمە لەکوێ دیناجێ بێتەوە خۆم ئەوە ئۆتۆمبیلەم نییە بەڕاستی باسکردنی BYD وەکو ئەوەی کە باسی مواسەفاتەکەی بکەی یاخود باسی عیبعاری بکەی کەسێکی پسپۆر و شارەزا بێت باسی بکەمە قبولمان هیچ کێشەیان نیە بەڵام باسی سوکایەتی یەکەم کەسێک ئەگەر سوکایەتی پێ بکە ئەوە لە ڕووی شەرعەوە دروست نییە چونکە الله سبحانه وتعالى ڕێک بە نەسی ئاەت حرامی کردووە لە سوورەتی شوعەڕایە ئاەتی 183 ئەفەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم سوکایەتی بە ماڵی خەڵک مەکەن یعنی سیارە ئیتر هەر شتێکی ئەو ئینسانە بێ و مسلمانە بێ وەکو جلوبەرگ دروست نییە من بڕۆم گاڵتە بە جلوبەرگی مسلمانی بکەم یا گاڵتە بە ماڵی بکەم یا گاڵتە بە شێوازی دەموچای بکەم دروست نییە لە شەرع و حرامە باشە ماوەستا بۆ لەو هەموو ئۆتۆمبیلە باسی ئۆتۆمبیلی BYD کرد باش برا عیزەکەم لەبەر ئەوەی بەڕاستی بۆتە دیاردە هەموو خەڵکی دەستی داوەتە ئەوەی کە سوکاتی بەم سیارە بکە و ئەمیش بۆتە مڵک و ماڵی مسلمانێکی زۆر هەزاران مسلمان پێیەتی کڕوێتی گەنجێکی زۆر عزیەتیان خواردووە 10 ساڵێک 8 ساڵێک هیواهەیە ئەڵێ من 10 ساڵە پارەم کردووە تا ئەم سیارەم کڕیوە تۆ ڕۆی سوکاتی پێکەیت و گاڵتەی پێکەی ئەمە لەکوێ شەرعاجیە بێتەوە ئەمە بریندارکردنی هەستی بەرامبەرە بەڕاستی دروست نییە باشە ماوەستا هەندێک دەڵێن کە کۆمنتەکان دەڵێن کە خۆت ئەو ئۆتۆمبیلت هەیە ئایا خۆت ئۆتۆمبیلت هەیە واللهی هەر نەگەڵێن خۆت ئەوەی ئۆتۆمبیل هەیە ئەڵێن لەوەی لە کەسێک لە پێشانگاکان سیارێکی وەرگرتە بێ وڵا برا عیزەکەم خۆم ئەو ئۆتۆمبیلەم نییە بەڕاستی باشە ماوەستا چی وای کردی کە ئەو ڤیدیۆ بڵاوکەیتەوە واتە چ پاڵنەرێک بوو واللهی ناڵێم تەنها لەبەرەوەی ئێمە خۆ دەزای ماوەسای ئاینی هەر شتێک ببێتە دیاردە قسەی لەسەرەکە بە تایبەتی شتێکە حەڵاڵ و حرامی تیا بکەوێ منیش بینیم کە بۆتە دیاردە هەر کەسێکە بینم کابرا پەکی کەوتووە یا سیارگە شەحینتیانە لە باتیوی بڕای یارمەتی بدە وەکو مسلمانێک بڕاتە هانایەوە مۆبایلەکەی دەرهێنێ و گاڵتەی پێکە ئەمە لەکوێ شەرع جێ بێتەوە ئەمە کەی ئەخلاقی ئینسانی مسلمانە بەڕاستی کاردانەوەی خەڵک چۆن بوو دوایەکەیە ئێوە بەڕێستان ڤیدیۆکان بڵاو کردەوە واللهی خۆ دەزانی کۆمەڵگە ئێمە ئەبێتە دوو بەشەوە جا ئەوەی خۆی ئەو کاری ئەنجامدەوە خۆی گاڵتەکەکە هەندێکیان جوێنیاندا بوو هەندێکیان پێیان ناخۆش بوو یان ساحێبی پێشانگایەکە بە هەمان شێوە بەڵام زۆرێکیش ئەوانەی کە سیارەکەیان پێیان خۆش بوو دەستخۆشییان کرد و منیش سپاسیانەکەم بەڕێستان چاوەڕێی ئەو هەموو کاردانەوەتان دەکردواتەوە بەڵێ لەبەرەوەی خۆی سیاری بیوادی سیارێکی بەناوبانگە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق و بەتایبەتی لە عێراق سیارێکی زۆر بەناوبانگە هەر بۆیە کاردانەوەی هەبوو بەڵێ چاوەڕوانی باشە ماوەستا وڵامی ئێوە چی بەو کەسانەی کە دەڵێن ئەم جۆرە فتوانە واتە پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام لای گەنجان لاواز دەکات یان کۆمەڵێک خەڵک وا دەڵێن ئایا وایە واللهی وان نییە لەبەرەوەی تۆ سەرەتا من ڕوونکردنەوە بوو فتوا ئەوێ بگەڕێتەوە بۆ لێژنەی فتووە ئەمان فتوا بن من تەنها ئیشی ئەمە ڕوونکردنەوەیە شتێک کە ئەزانین دیاردەیەکی ناشینە ناو خەڵکە ڕوونیەکەینەوە ئەڵێن ئەمە خوای گەورە پێی ناخۆشە و ئەگەر شتێکی باشی بێ ئەڵێن خوای گەورە پێی خۆشە باشە ماوەستا لە فقی ئیسلامیدا سوکایەتی بە مرۆڤ و کەرامەتی حرام کراوە بەڵام بەڕێک نەگرتن یان تان گاڵتەکردن بە کاڵایەکی پیشەسازی و مادی ئەمە چۆن دەبێتە گوناحێکی گەورە یعنی واتە لەسەر ئینسانی مسلمان یاخۆ لەسەر مرۆڤی مسلمان حساب بکرێت قسەکە زۆر تەواوە ئەڵێ شتومەکی مسلمان الله سبحانه وتعالى خۆی لە قورئانە فەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم ماڵی خەڵکی شتومەکی خەڵکی سوک مەکەن یعنی ئیتر سیارە بێ جلوبەرگ بێ مۆبایلێک بێ هیچ بە کەسەکە بێ تۆ بۆت نییە سوکایەتی پێ بکەیت و سووکی بکەیت لە پێشاوی خەڵکە هەر جۆرێک بێ ئەو ئاەتە یەکرێتەوە باشە ماوەسەگیان ئەگەر سۆشیال میدیا و کۆمنتی خەڵک نەبووە بەڕێستان هەر ئەم بابەتە ئەجوڵاند برا عیزەکەم وڵاهی ناڵێم لەبەرەوەی بۆتە دیاردە ئێمە هەر شتێک دیاردە بێ باسیەکەین و لەبەرەوەی لە سۆشیال میدیا بۆتە دیاردە بۆ ئێمە باسمان کرد و جوڵانمان باشە ماوەستا ئایا پێتان وایە مامۆستایانی ئاینی پێویستە بە جۆر لە جۆرەکان ئەم بابەتانە بورژن لە سۆشیال میدیایە پێویستە دەستی بۆ بن یاخود تەنها دەست بۆ ئەو بابەتی گەوران بن و دەست بۆ بابەتی ئاوا نەبن کە لە لای خەڵکی یاخود لە سۆشیال میدیایە دەنگدانەوەی زۆری دەکرێتەوە بەڵێ برا عیزەکەم شریعەتی ئیسلام بەوە بەناوبانگە و لە لای ئەدیانەکانی تریشکە باسی ورد و درشتی هەموو ژیانی ئینسانەکە بۆیە تەنانەت ئەم شەرعە پیرۆزە باسی ئەوەی کردووە کە ئێمە بە پێی چەپ بڕۆینە سەر ئاو یان زیکری سەر ئاو چییە کە ئێمە بخوێنین باسی هەموو شتێکی کردووە بۆمان چۆن نان بخۆین چۆن هەڵسین چۆن دابشین چۆن بخەوین چۆن جل لەبەر بکەین جا باسی شتێکی ئاوا کە خەڵکی تووشی تاوان بووە پێوە من باسی نەکەم ئیتر باسی چی بکەم
باتە مامۆستا بەڕای ئێوە پێویستە مامۆسایانی ئاینی بە شێوەیەکی گشتی باس لەم بابەتانە بکەن بە تایبەتی ئەو بابەتانەی کە لە سۆشیال میدیا دەنگدانەوەی زۆری دەکەوێتەوە. قسەی تۆ چی بە مامۆسایانی ئاینی لەم جۆرە بابەتانەیە قسەی خۆیان هەبێت گرنگە؟ وڵای من پێیان بۆ مامۆسایانی ئاینی ئەوەیە کە ڕەحمەتی خواتان لێبێ کەم تەرخەم مەبن بە گەیاندنی ئەم دینە. باسی ورد و درشتی شتەکان بکەن بۆ خەڵکی ڕوونی بکەنەوە بۆی خەڵکی تووشی تاوانێت چکە تۆ ئەو ئەمانەتت هەڵگردووە ئەبێ هەڵی بگری نابێت کەم تەرخەم بتیایە چکە ئێمە خەڵکێکە بینین بۆ دنیاکەی خۆی کە ماگانە پارێک معاشی پیاکە چۆن بە جددی بە توندی گرتوویەتی و بە جوانی ئیشەکەی ئەەکە ئەی بۆ دینەکەت بۆچی ئاوانایکی جا بۆیە مامۆسای ئاینی پێویستە بەڕاستی جودێکی زیاتر بەکاربێنن و هەروەها باسی ورد و درستی شتەکان بۆی خەڵکی تووشی تاوان نێت نەک لەسەر بابەتی گەورە لەسەر بابەتی ئاواش قسەی خۆیان هەبێت. باڵێ ئەرەوەڵا لەسەر بابەتی ئاواش چووکە بەڕاستی ئێمە ئەبینی خەڵکێک کە لادینیشە ڕۆژانە 7 پۆست 10 پۆستەکە لە پەیجەکەی خۆیان هەندێکیشی دژی دینی ئیسلام بەکارهێنێ ئاخر مامۆسای ئاینی تۆ نەتوانین لە ڕۆژێکە پۆستێ بکەیت یان نووسینێک بڵاو بکەیتەوە بەڕاستی من بە کەم تەرخەمیە زانم و داواکەم هیوادارم نیم عاجز نەبن. باشە مامۆستا ڤیدیۆی بەڕێز ئێوەش لە تۆڵکۆماتیەکان دەنگدانەوەی زۆری هەبوو لە پایتەخت میدیاش بڵاو بووەوە ئێوە پەیامتان چییە بۆ خەڵک بۆ موسڵمانە بە شێوەی گشتی لە ڕێگەی پایتەخت میدیاوە؟ باڵێ پەیام ئەوەیە کە ئێمە هەمومان بەم دینەوە جوانین ئەم دینش بنەمای ئەم دینە لەسەر ئەخلاق دامەزراوە ئەوە ئەخلاق نییە بەڕاستی من گاڵتە بە بەرامبەرەکەم بکەم پێویست ئێمە ڕێزی یەک بگرین کابرا سیاری کڕیوە لە باتیەوەی من پیرۆزبایی لێ بکەم پێم خۆش بێ بڕۆم سوکایەتی پێ بکەم ئەمە لەکوێ دیناجێ بێتەوە بۆیە پەیام ئەوەیە دڵمان بەرامبەر یەکتری پاکەینەوە ڕقوکەین حەسادە لە دڵمان دەرکەین کابرا سیارێکی تازی سندووە پیرۆزبایی لێ بکەیت دەستخۆشی لێ بکەیت و پاشان ڕێز لە یەکتری بگرین کابرا پەکی کەوتووە معقول نییە تۆ لەوە گاڵتەی پێکات تەسویرێکە ئەڵێ ئەم سیارە پەکی کەوتۆ شەحنیدیانەمەوە هاوە سیارەکەی وایە و سیارەکەی وایە تۆ لە باتیوێ بڕۆ یارمەتی بدەیت دەستی بگری بزان چی پێویستە بۆ ئەنجام بدەیت ئەو ئەخلاقی مسلمانە ئێمە چەندێکمان ڕۆیشتووە بۆ حەج لەم مەوسمەدا چەندێکمان ئەڕوا بۆ عەمرە چەندێکمان لە مزگەوتان نوێژەکە ئەخر ئەوە ئەخلاقی مسلمانە ئێمە ئەوە هەڵسوکەوتکەین وەڕاستی ئەڵڵا سوبحانە و تەعالا فەرمێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا فی السلم کافە ئەیۆ کەسانی ئیمانتان هێناوە دەست بە هەموو چمکێکی ئەم دینەوە بگرە یعنی دروست نییە تۆ بەشێکی ئەم دینە وەربگری نوێژەکەت بکەیت بەڵام لەوێ نە ئەخلاقت بێ گاڵتە بە خەڵک بکەیت گوێن بە خەڵکی حاشا بەڕێستان جا ئەوە پەیامی منە بۆ خەڵک.